زانیاری زیاتر لەو بارەیەوە چێ ئایا مامۆستایان لە ئێستادا گردبوونەتەوە؟ بەڵێ تەفگەر لە کفری شاوشەوەی بەشێک لە شار و شارشەکانی هەرێمی کوردستان مامۆسایان ناڕازیان دەربڕیەوە و لە ئێستادا وەکو دەبین لە پشتنەوە مامۆسایان گردبوونەتەوە و ناڕازین لەوەی کە حکوومەت موچەکانیان دابەش ناکا. مامۆستایان لە ئێستادا لە پێش بانکی کفری گردبوونەتەوە و ناڕزایی دەردەبڕن و بایکۆتی جەژنیان کرد، جەژنیان نەکرد لە یەکەم ڕۆژی جەژندا. بۆ ئەوەی ڕای مامۆسایان بزانم بۆچی ئەم گردبوونە ئەنجامدام دەچمە لای مامۆسایان بۆی لە زاری خۆیانەوە بزانین مامۆسایان بۆچی ئەم گردبوونیان ئەنجام داوە. بڵێ مامۆسا ئەگەر بیت ئێرە پێمان بڵێ هۆکاری ئەم گردبوونەوەی ئێوە چییە؟ قوربان ئێمە لە ڕۆژانی ڕۆژێ پێش جەژن چەند ڕۆژێ پێش جەژن وتمانە حکوومەت ئەو بڕیارماندا بە حکوومەتمان کاکەگیان موچەکەمان بدەنێ با جەژن بکەین، بەڵام ئەگەر موچەمان پێ نەدەن جەژن ناکەین. ئەوە جەژنیش هات و موچەیانیش نەدا، مامۆسایانی کفری جەژنیان نەکرد. لەبەرەوە مامۆسای وایە باوەڕتان بێ پارەی کیلۆیە گۆشتی نییە، پارەی چکلێتی مناڵەکەی نییە، جلوبەرگی بۆ مناڵەکەی نەکڕێت. جەژن بە چیوە بکرێت؟ جەژن خۆی جەژن چییە؟ جلوبەرگەکەیە، چکلێتەکەیە و ئاشەکەیە. ئەوت پارێ ئەوشتانەی نەبێت جەژنێکە جاوە بۆنێ ئەوە بڕیارماندا وەک مامۆسایان ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژن بوو هاتینە ئەمرانە کۆبینەوە و لە ڕۆژانی داهاتووشا بەرداوامە بین و داوای مافی خۆمان نەکەین. مافی خۆماژەوەیە موچەیە لە کاتی خۆیان بدرێ و چاو بخشێنێتە ڕێژەی پاشەکەوتی موچەی مامۆسایان و فەرمانبەرانە. بەڕاستی بەو شێوەیە نابێ وەزع خەڵک یعنی جامەکە پڕ بووە لێی دەڕژێت. تکامان وایە جوابی خەڵک بدەنەوە. سپاس. بەڵێ زۆر سپاس. من دەچمە لای مامۆسایەکی تر بزان هەڵوێستیان چییە. مامۆسایەوە ئەمڕۆ بۆچی ئەم گردبوونەتە ئەنجام داوە هەڵوێستان چی؟ ئایا لە کاتی کردنەوەی هۆڵەکانی خوێندندا ئێوە لە بایکۆتکردن بەردەوام دەبن؟ سپاس بۆ هێنارچی. ئێمە ئەمڕۆ وەک مامۆسایان و فەرمانبەران کە لێرەین جگەلەوەی کە ڕۆژێکی ئاسایی نییە بە نسبەت کۆمەلگای مسلمانیەوە، ئێمە لە ڕۆژی جەژنایە ئەم بایکۆتە بۆ خۆی دوو مانای تایبەتی خۆی هەیە. مانایەکیانەوەیە کە ئێمە بایکۆتکردنی ڕۆژی جەژن بە معنە پیرۆزیەکەی جیاوازە لەسەر سەرا، بەڵام دیوەکەی تری ئەوەیە کە ئێمە هاتوین باس لە ناحەقی و نەعادەلاتی حزبە سیاسیەکانی کوردستانەکەین، سەرباریەوەی پشتگیری ڕاوبۆچوونی هاوڕێیان مەکەن لە داواکردنی موچە و پاشەکەوتوانە. بەڵام لە هەمووی گرنگترەوەی قەیرانی سیاسی هەرێمی کوردستان خەڵکی کردووەتە دەیان پارچەوە. ئێستا خەڵک لە ماڵەکانی خۆیان نازانێت بێت بە خۆپشاندان لە ماڵا دانشێ. جگەلەوەی بێئومێدیەکی زۆر لە لای خەڵک دروست بووە. ئەم حزبانە کەسیان نایەن خۆیان بکەنە خاوەنی ئەم خەڵکە دامەوەی کە ئێستا لەسەر شەقامە. هەمویان دەمیان ئەەکەیتەوە پێت بوا بێت کە ئەمە هەموو حەقلایەتی لە ئەلیف تا یایان داکۆکی لە خەڵکەکەن، بەڵام لە ئەرزی واقعە هەمویان پشتیان لە خەڵک کردووە. بۆیە جگەلەوەی من پەیاممان بۆ خەڵکەوەیە دەرگای بارەگاکان دابخەن، هەر هەموو سیاسەکان کە ئێمە ئەندامینەوەمان کردە سەرکردایەتی بین لەسەر شەقامدانشیر قفڵ بدەین لە مەقڕەکانیان، یانەوە تا پشتگیری خەڵک بکەن و داواکانمان بگەینە شوێنی خۆی، یان ئەوەتان هێوازمان لێبێنن ئێمە ئەندامەتی نە بۆ ئەوانەکەین نە ئەوان سەرکردایەتی ئێمە بن. دیوەکەی تریشی ئەوەیە کە خەڵک لێرە ئێستا لە دۆخێکی زۆر خراپایە. ئێمە هاتوین نوێنەرایەتیەکەین بە حسابی ئەوەی ئێمە لە ئاستێکی بژەوی باشترین لەو خەڵکانی کە هاتوین و هەندێکیان لەبەر جلوبەرگ لەبەر عادات و تەقالیدی کۆمەڵایەتی ئێمە و لەبەر ئەوەی مناڵەکانیان جلوبەرگیان لەبەرانێ لە ماڵ دەرنەچون بێن لێرە بۆستن، وەکو ڕوخسارە گشتەکەی ڕوخساری ئەویان نییە وەکو مناڵێک وەکو کەسێکی جەژن بێن لێرە بێن داکوی لە خۆیان بکەین. ئێمە نیابەتەن لە جێی ئەوان قسەیشەکەین هیوادارین حکوومەت و حزبە سیاسەکان بکەونە خۆیان، چکە چیتر ئێمە قەرارماندا ئاڕابەتی خەڵکەکەین ئەگەر بەرەوتون تیژ بڕات ئێمە بڕوامان بەوە هەیە خەڵک لە ئاستێکی زۆر خراپایە ئەکرێ دەست بۆ هەموو شتێک بە. بۆیە هیوادارم بگاتە جێ خۆی بەسەکەمان و لە ڕۆژی جەژنە تایبەتمەندی خۆی هەیە. زۆر سپاس. بەڵێ تەفگەرەوە ڕای بەشێک لە مامۆسایانی ناڕازی بوون کە لە کفری خۆپشاندانیان